مامۆستا عریزەیەکم بەرێ. عریزە تۆ چییە؟ مامۆستا وەڵا خۆم نەقڵەکەم. وەڵڵای باشترین فکرێ منیش خۆم نەقڵەکەم. بەس دی بێزاربی مامۆستا. ئەزانی چی مامۆستا جان تۆ بەڕووبەری ئیدارەی. یعنی ئەگەر تۆ پشتیوانیمانەکەی ئەی چی بیکە؟ ئەگەر تۆ مافیا من جەبەجێنەکەی چی بیکە؟ مامۆستا جان ئەگەر وا بکەیت پشتیوانیمانەکەی عریزەیەکە نووسین هەرمان بەخوا بەرجەکەنی بۆ وەزارەت مدیرەکەمان بۆ ئەوە چارەسەر نییە بە قوربان یعنی ئەگۆ مشکلە نەوەندی تۆ هیچ معنای نییە نامە کاکە بە چارەسەر کرێن ناکرێت کاکە جان ئەمە ئەوان ناکرێت کورە هەر بشیبۆنی معەتەر بشیبۆنی معەتەر کورە بڕوخێ بۆنی بنهەنگێر بڕوخێ بۆنی بنهەنگێر بڕوخێ مدیری بۆ ناخۆش بڕوخێ مدیری بۆ ناخۆش دەبڕۆ لە چۆلەتە بۆگەر بڕوخێ بڕوخێ مدیرە بڕوخێ بڕوخێ مدیرە بۆنی زۆر پیسە بۆنی زۆر پیسە چه مزەهەڕێەوە چه پۆزەیە خدا ئەوە نەبێ وەڵی بۆ ماحەکە هەستە بڕۆ لەسەرشی خۆتان دەی ئێستا مدیر بێت محاسەبەم دەکات هەستم دەی ڕاست مامۆستا ئەمن فکرەکەم لەوەیە چییە؟ ئەویشی ئەم پێ دەرم ئەگەر جێبەجێ بکەیت هەم ئەتوش لە بۆرەبوون من نەجات دەبی هەم ئەمەش لە کۆنێ ببینەوە لە کۆنە بوونە ناخۆش دەبینەوە یعنی ئەگەر بەجێ برادە چێ خۆت من دەم بڵێ بزانێ ئەو جەنابی مدیر ڕۆژ لەدایک بوون عید میلاد عید میلاد ئەخی چییە بۆ؟ یعنی عید میلاد بۆ لە ناخۆشە میلادە شتیوانەیە بڕوخێ بۆنی ناخۆش کاکە ڕاوەستە بەسە ڕاوێ لە قسەکەی تەواو بکە قسە بۆ فکرەکەی بکەین برێ بە قڕۆ بەستەوەکە خەڵک کە ڕۆژ لەدایک بوونی بی گور و پاقراوەشتی نایەتە لە بۆ بەرامبەرەکەی ئەمە پێچوانە دەکەی باشە ئەمن ئەو فکرم تەرع کرد پێتان بووە والله أشهد وباطل بەڵام ئەگەر سەری نەبێت دەتوجار ڕاوەستە دایکەمە تو لۆ درۆپێتی دەکەی دەجارێت بالایە باشی ڕاستکرد گەشتبینەوە بەوە مامۆستا بێ ئەگەر سەری گرت و ئەمە لەوەی نەجاتمان بوو ئەتوچونۆ دەکەی یەک هەفتە ئیجازە دێ کاکە وعد بێ من ژەک تەنیسە بۆ بکەم كاكا منيش قاطع ساكت وەڵڵای منیش یەک بۆنی ماکەت بۆ دەکەم ئاتو شار ئەگەر نایەن سەری ماژە عاشی دادەجێ طبعا كاكا بعد الشك بس تەنی بگریتی هەستە بڕۆ سەرشی فرمو Happy birthday to Latif Happy birthday to Latif Happy birthday to Latif Happy birthday to Latif ئەوە چییە تێک چوون چییە مۆزوع؟ ئەی قوربان جان ئەمڕۆ ڕۆژی لەدایک بوونتە هی من؟ ئەی چۆن؟ گورە بابە من مانگی پێشوو بوو نا مامۆستا گیان ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی جەنابە بەچی ئاسانی؟ بەوا ئازام کە بۆ فەیسبوک بۆ هەمومان هاتووە گورە کاکە ئەوە برازایەکم هەیە لە خۆیەوە مۆبایلەکەم لە یەسانێت و نووسی وڵات باپیرەم عیدی میلادەتێکینە ئەسڵ ساسی نییە وەڵا قوربان حەزەکەی سوێنە بۆ خۆم بەسەری کێ ئەڵێ ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی توێ دەوان نییە ئاخە دەوایەتن إنا ماما صعبتهم قرد الجنابة من المرة أمر الجناد جناب ربيت ما ادري ايش والحاصل كيف يكون هذا بين مزام شي تابوي جنابي المدير بحكمي تو مديري يمين زاقت ديالك انتو بالبيت والله يا خوتان بونا ين كاكا بو تاكدبن اي من بيم نوتي كوبنا وام قبل يوم تمام كان فربن يسر ناوي بين بيش يا اي ما مستوى والله بيم قلت بخداي بس لازم دبين خوتان بين دبين مزام شي دبروا كاكا دبروا مروا عيدي ترماش أولين بونا دسبوش أما صيصك نخير هو شيء توش بونا بعدين ما مستوىش هو شيء توش بونا ما مستواش دیاری منە ايوه ايش مع ترى اي باش يعني تجيبوها متانية نوع سبب لا اما اشتكيت يا هي اما اني كيت يا
تۆ ئەزای چ بکەیت تۆ نەولەوە تۆزی ئەوەی من تایبەتە معقولة هەمووی بۆن و معتەر بۆ ئەی کێکێ بۆمێ تێتەگەیەنێ حەلەویاتێ ئادەی بزانین چییە تخوا زەحمەت نەبێ هەڵی بڕا بن باڵێڵم بۆ دەمانجوو بێ نەبا بخۆڵی بە دیگریتومی یەک دانیان یەک دان کۆر ئەی قوربانجان اینجا ئەوەی ڕاستی بێ یەک دانی تایبەتیشم پێیە بەڵام ئەوە لێرە لێدرایم ئی بۆ بعد جەماعەتی لەبەر چاوانە بۆم لێە لا لا ئەمە ئەزانانی چی ئەمە بیبەرەوە بۆ ماڵەوانێ ئەمە هەر خێزانێ بیخوێنێتەوانێ ئەزانێ بۆ شوێ بەڵام داوای لێبوو دەگەم لەوانەی پێنجدەقەی کزانەوەی هەبێت باش باشە باش کاکە بۆنەکانتان حازرکەن یاک دوو سێ کورە بابێک چۆر بوو بۆ خاتی خوارد بە قەبری باش بکردن ڕەحمەتی خواتان لێبی دەمامەکەکان لابن لایدا تێناگەم خەریکە ئەو مێشکەم تێگەچێت تێم بگەیەنە ئێستا من تێوگەێنم چێ بە معنایەکی تێ تێگەیەنا تێوگەێنە مۆزوعەکە چیە؟ دەدەی قوربانجان ئێمە کەسمان نەخۆش نەبووی ئەی هەموو سەبەبەکە بۆنی ناخۆشی جەنابێ بوو یعنی من بۆنم ناخۆش و بۆیە دەمان بتان کرد ئاوەڵا ئیدی قسە بکردایە مامۆستا تو ئاخر دە تو وەڵڵاهی زۆر مامۆستا سەیری درمانە دەهات مامۆستا هەندێکەمان باش بووی ئەوەم نەبوو پێت بڵێم چەند زار ئاهات مەزور ئەوە خەری بوو بمرە بەخیەتم نەبوو ئەمت پێی بڵێم ئەوەی وا ڕاستەکە کەواتە ئێستا بژی کا قارەما هەر بشین ئی بۆ قارەمان بابە لەو ساڵ بۆن لە من ئەیەن ئەخی قوربانجان لەبەروی هەموو پیلانەکە کاکارەما بەردانایت باوکم منێژ وعەتان هێمێ ئەگەر لەمە دوا بۆنم خۆش نەبوو لە دایرە هەر بە پاڵ بکەنێت